طبعا لێرە فڕۆکەوان چی بەسەردێ لەو سرعەتە نییە بەشەر لە دنیا بەرگەی ئەو سرعەتە بگرێ لە هۆشخۆی نەچێ ئەو عملەتە بلۆک کاتی دەرچوونەکە کاتی دەرچوونە هیچ بەشەرێ ناتوانێت خۆی ڕابگرێ. فڕۆکەوان کە فڕۆکەکەی دەکەوێت چی دەکات و فڕۆکەوان چۆن خۆی فرێدەداتەمەوێت ئەوم بە وردی لە ڕاستیا بۆ باسکی تۆسە سەری ئەم وێنەیە ئەمە سیخۆی سی رووسە ئەوەی ڕاستی بێتنیانی بەڵام فەرق ناکە هەموو سیستەمەکانی یەکە ئەگەر سیخۆی سی بێتن یان F15 بێتن جۆری کارکردنی کورسی و خۆی فرێدانی کە پێ وترێ ئیجەکت هەمووی یەک نیزامە یەک سیستەمەکە بەکاردێتن. کاتێک کە فڕۆکە لێ ئەدرێ یاواتە تێکەچێ لە ئاسمان پاوەری نامێنێ ئەکەوێتە خوارەوە پێش ئەوەی فڕۆکەوان خۆی فرێدا ئەبێ سێجا بانکە ینی ئەڵێ خۆی مەید ئێر بەڵام ینی ئەوان چۆن بەکاری دێنن مەی دەی سێجا بانگەکە بۆی ئیشارەتەکە وەربگیرە و بزانن تووشی کێشە بوو خۆی فڕێداتن. دوایەوە عملیەتی خۆفرێدان لە فڕۆکەوە تاکو فڕۆکە فەرقەکاتن. سە بۆ نمونە بە بڵێن ئەو بینەرانەیە گەر فیلمی تۆپگانیان بینی بێهی تۆم کروز کاتێک کە فڕۆکەیە بە دوایەکەوێ پێڵێ ئیجەکت خۆت فرێدا دوو قوڵاب هەیە لەبان سەری لە پشتەوە ڕایە کێشێتن. تەمان پێش ئەوەی ئەو قوڵابانە ڕابکێشی کورسی فرێدان وەکو بۆمبی دەست بسماری هەیە مسمار ئەمان داهێنێت فڕۆکەوان هەیە کاتێک کە ئەفرێ یەکسەر بسمارەکە دەرەکاتن حازریەکە شۆنی تایبەتی خۆی هەیەدارێ فڕۆکەوانیشەیە ناترسێ دەری ناکات لە کاتی لێدانە ئەنج ئەم عملیەتاکە. بەڵام کاتێ ئەو حەڵقەیەت کە ڕاکێشە بە نسبەتی فڕۆکەی رووسیەوە ببوورە زۆری لە بنپا بێتن کاتێک کە ڕاکێشێشی ئەبێ هەردوو دەست وا بێتن ئەکسکەی PTX چونکە بۆی هەیە کە قۆڵەکانت وا لێ بکات لە قڕاق تیارەکە بدا قۆڵت لێ بکاتەوە یەکسەری بڕێک کەرتێکاتن پاتیش لەبان ڕێدەرە چونکە فڕۆکەی جەنگی بە پا ئاسوڕێتەوە ڕاست و چەپ ئەوە نییە سکۆن بێتن بڵێ هەبێ هەردوو پاشی ڕابکێشە بیهێنێتە من کورسێکەوە ئەنج دوایەوە قایشەکانی ئەگەر شیل بێ بێ هەمووی تون بکات چونکە ئامود فەقەری پشتی ێشکێنێتن لەو سورعاتە. ئەم عملیەتە هەمووی کە بڵین لە کاتی کورسی فرێدان ئەو حەڵقانە کە ڕائەکێشێتن هەفتە عملیەت زیاتر ڕووەدا لە ماوەی چرکەیە کەمتر لەسەر ئەو کورسێکەدا لەسەر ئەو کورسیە پێش ئەوەی کورسێکە دەربچێت تۆ هودت هەیە ئەو جامەی بانسەری بڵین ئەوە یەکسەر ئەکرێتەوە لە بن ئەو هودە خەریتە هەیە زانیاری نەکەوێتە دەست دژمن ئۆتۆماتیک یەکسەر ئەسوێتن. ئەنجا دوایەوە عملی کورسی دەست پێەکاتن کورسیش کە دەرەچێ سەسەرەکەی لێرە ئاگرێکی زۆری پێوەیە دوو گولەی پێوەیە بەقەت جۆری تۆپی 57 ملیمە بەرگری ئاسمان ئەوانی کە لە سەری ئیشان کردیان بینی بێتیان دیارە بەقەدەوەی دانەیەکی لە ڕاست و چەپی کورسیەکە بەستراوەتەوە ئەکەوێتە ئیش ئەو کورسیە دەرەکاتە دەرەوە. ئەنجا سورعەتی دەرکردنی لە دەنگ سەریەترە ینی 340 متر لە چرکەیەکە زیاترە کە بەرزە بێ ئەچێتەوە ئاسمان لەو کاتە کورسی لێتە بێتەوە چونکە پەرەشوت لەکوێیە لە بن فڕۆکەوانە کورسەکە لێ بێتەوە و پەرەشوتەکە ئەکرێتەوە. بەڵام پەرەشوتی فڕۆکەوان ینی وەکو پەرەشوتی ئەمانەی پرۆفێشناڵەکان نییە سکۆن و برێکی زعیفە بۆی هەیە هەوا زیاد بتباتن. ئەنجا دوای ئەوە کە کرایەوە تەبان لێرە فڕۆکەوان چی بەسەردێ لەو سرعەتە نییە بەشەر لە دنیا بەرگەی ئەو سرعەتە بگرێ لە هۆشخۆی نەچێ ئەو عملەتە بلۆک کاتی دەرچوونەکە کاتی دەرچوونە هیچ بەشەرێ ناتوانێت خۆی ڕابگرێ یەکسەر بلۆک ئاوت بوو کە خێن ناگاتە سەر بۆ سرعەتە. بەڵام کە کورسی لێ بووە پەرەشوت کرایەوە ئەو نەقڵەدانەی پەرەشوتەکە کە تەکانی پێدا دێتەوە هۆشخۆی ئەنجا ئەزانێ وەزعچیە لە دەوروبەری ئاوها کورسی ئیشەکاتن لە فڕۆکەی جەنگیە.